هەشتی مارسی ئەمساڵ ڕۆژێکە کە دوای 44 ساڵ جارێکی تر بزوتنەوەی یەکسانی خوازانەی ژنان و پیاوانی ئازادی خواز بە هەشتی مارسی ساڵی 1350 دوای ڕوخانی ئستبدادی سەڵتەنەتی بە ئامادەبوونی بەرینی ملیۆنان ژن لەسەر شەقامەکانی ئێران و لەوانە 400,000 کەسی بەشدار لە ڕۆژی جیهانی ژن لە تاران دەبەسترێتەوە. لەم ڕۆژەدا وەحشەتی دژی شۆڕشی ئیسلامی لە بزوتنەوەی ژنان گەیشتە لووتکە. خومینی وەکو بنیادنەر و ڕێبەری سیاسی مەسەبی نظامی تازە بە دەسەڵات گەیشتووی ئیسلامی ترسی خۆی لە بزوتنەوەی ژنان نەشاردەوە و دەستوری سەرکوتکردنی ژنان شاردنەوەیان لەژێر حیجاب و پۆشینی ئیسلامدا کە ئامرازی سەرکوت و سوکایەتی و بێمافی ژنا بە پشت بەستن بە یاسا و ڕێسای دینی دەرکرد. ئێران ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی وەکو نمونەی بەرچاوی حکوومەتی دینی پشتیوانی نظامی چینایەتی سەرمایەداری لە هەمان سەرەتایی بە دەسەڵات گەیشتنی ڕژیمەوە یەکێک لە پایە سەرەکیەکانی پایداری خۆی لەسەر زەوتکردنی مافە ئینسانیەکانی ژنان دامەزران. ئەم ڕژیمە وەکو نوێنەری بربەڕیەتی نظامی سەرمایەداری دوو باسکی مەسەب و پیاوسالاری بە هەموو هێزەوە لە دژی ژنان بەکاری هێنا. بێبەزەیانەترین شێوازی توندوتیژی و سوکایەتی لە دژی ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بوونە قانونی. منداڵ هاوسەری پەرەدان بە لەش فرۆشی لەژێر ناوی سیغا، لێخۆشببوونی یاسایی سەبارەت بە کوشتنی ژنان بە بیانووی ناموسی، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرستیکردنی منداڵ، زەوتکرانی مافی دادوەری و قەزاوەت لە ژنان، زەوتکرانی مافی سەفەرکردن بەبێ ئیجازەی پیاو بە یاسایی بوونی مافی دووژنە لە بەرانبەر یەک پیاودا تەنیا بەشێک لە یاساکانی دژەژنن لە ڕژیمی ئیسلامیدا. بەڵام بە بەرینایی ئاست و وەحشیگەری و سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە ژنان، خۆڕاگری و نەبەردی ژنان لە کۆمەڵدا لە شوێنی کار و بنەماڵە یەکێک لە سیفاتی درەوشاوی خەباتی شۆڕژگەڕانەی ئەم چواردەیی دوایی ژنانی ئێران بووە. خەباتێک کە لە ئەمڕۆدا ئاڵا هەڵگری شۆڕشی نوێی ژن ژیان ئازادی نەتەنیا لێران بەڵکو لە ناوچەکە و دنیا و مژدەبەخشی داهاتوێکی تازەیە. سلااوان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، زۆر خۆشحاڵم کارجارێکی تر بە بەرنامەی تایبەتەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆمان ئەمانەوێ لەسەر هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لەگەڵ هاوڕێ ئامینە کاکە باواز سیاسەتمەدار و چالاکی مافی ژنان و توێشکەین. فەرمونیەوەی شتا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئامین، ئەم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی تایبەت بە بۆنێ هەشتی مارس و پیرۆزبایی هەشتی مارسان لێ دەکەم و زۆر سپاس کە ئامادەبوون. ڕێسلااو و ڕێز بۆ بەڕێزانی تێوێ کۆمەڵە و کارکونان و جەنابیشتان و سلااو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامە و هەروەها هەشتی مارس لە ئێوە و لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هەموو ژنانی کوردستان لە هەموو بەشەکانی پیرۆز بێت. بەڵێ زۆر سپاس دەکەم. هاوڕێ ئامین، خۆتان دەزانن کە شۆڕشی ژینە شەژمان خەریکە تێپەڕ دەکا. ئەگەر بمان هەوێ دەور و نەقشی ژنان لەم شەژمانگەدا باسکەین چۆنە ڕوان بەما و دواترە چینە سەر ئەوەی کە پرسیارەکان بە بۆنێ هەشتی مارس. بەڵێ هەروەکو بەڕێستان ئاماژەتان پێدا شۆڕشی ژینا خەریکە شەژمان تێپەر دەکا و ئەو شۆڕشە کە سەرچاوەکەی لە کوردستانەوە هەڵقڵاو لەوێەوە کە سەری گرت ئەویش بەداخێکی زۆرەوە کە ژینا مەحسا ئەمینی جمهوری ئیسلامی کوشتیان واقعاً ئەوە بوو باعیسی ئەوەی کە خەڵک تووڕە خەڵکێکی کە 44 ساڵە لە کوردستان خەبات دەکات لە 44 ساڵە کە شۆڕشەکە بەڵام دەنگی نەگەیشتووە بە زۆربەی بەشەکانی تری ئێران. ئەم جارە بە خاتری ئەوەی کە هەم تۆڕی سوسیال میدیاکان و هەم ئینتەرنێت و تەکنۆلۆژی هەیە بۆ یەکمین جار لە تاریخی ئەم 44 ساڵەدا کە خەڵکی ئێران زانیان کە چەندە خەڵکی کوردستان، خەڵکی بەلوچستان و ژنان لە ژێر شار و لە ژێر هەڕەشە و لە ژێر زەخت و زۆری جمهوری ئیسلامیدان. ئەوە دیارە بووە باعیسی ئەوەی کە
خەڵکێکی زۆری تر لە هەموو شارەکان و لە هەموو بەشەکانی ئێران و لە هەمووی دنیاش واقعاً لە هەموو جیهاندا شۆڕشی ژینە بۆتە شۆڕشێک کە خەڵکی بدەوری یەکەوە جەم کردووە. بۆ نمونە ئێمە کە 8 مارسە گرین لێرە نزیکی 14-15 ڕێکخراوە داوایان کردووە لەگەڵ ڕێکخراوەکەی من کە 8 مارس بۆ شۆڕشی ژینا و دیفاع لە دەستاوەردەکانی ژنانی کوردستان و بەلوچستان و هەمووی ئێران بێت. ئەوە هەر بۆ خۆی زۆرە، ینی مەبەستم ئەوەیە کە بڵێم لە کوردستان و لە هەموو ئێران و لە بەشەکانی تری جیهان ئەو شۆڕشەی ژینە سەری گرتووە و ئێستا خەڵکی لە دەوری خۆی جەم کردوێتەوە و بۆ ئازادی ژنان و بۆ پشتگرتن لە خەباتی شۆڕشی ژینا و ژنان لە کوردستان و لە ئێرانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئامین. هاوڕێ ئامین، ئەم 6 مانگە چه ئاوگۆڕێک لەسەر بارودۆخی ژنان لە ئێران و لە کوردستانە هاتووەسە ئاراوە؟ ئەگەر بمانەوێت باس لەوە بکەین کە ئاوگۆڕێک لەسەر بارودۆخیان هاتووەسە پێش، ئێوە ئەوە چۆن لێکەدەنەوە؟ دیارەکە لە کۆماری جمهوری ئیسلامی و لە سیستمی مارسالاری یا پیاو سالاری و مەسەبی هەمووی ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەت ئێران لەژێر ئاپارتایەتی جنسی جمهوری ئیسلامی وایان کردبوو کە ژن هەمیشە دەبێت کۆیلە بێ و هەمیشە بەدەستی دوو حەساب کردراوە و لە قانونی ئەوێدا و ژن ناتوانێ و ژن ئەو پۆتەنسیەلەی نییە کە ڕێخستن بکات یا بێتە دەرێ یا دەنگی خۆی بەرز کاتەوە یا شان بەشانی پیاوان یا ئەگەر مووەکانی نیشامدا حتمما شتێک دەبێت و حتمما ئەوە مەبەستێکی تری هەیە. هەر ئەو شتە زۆر زۆر جزئیانە کە شاید جزئی بێ بۆ ژنانێک کە لە وڵاتانی ئەوروپان لە ئێران ئەوە تا قژی ژینا هەرەوەی کە قژی دەرکەوت گیانی خۆی لە دەستدا گیانیان کێشە کوشتیان لەسەر ئەوە جا هەر بۆیە بە بڕوای من ئەو شۆڕشە تەئسیری زۆر 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 زۆری بوو هەم لەسەر ژنان کە زۆرتر احتمال بە نەفس پەیاکەن هەم نیشانیشیدان نەکرد بە جمهوری ئیسلامی بە سیستمی کۆماری ئیسلامی ئاپارتایەتی جنسی و مەسەبی و کۆنەپەرستی بەڵکێ بە سیستمی پیاو سالاری بە بنەماڵەکان بە مەسهەب بە کۆمەڵگای نیشاندا بە بنەماڵی نیشاندا کە ژن ئەو پۆتەنسیەلەی لەوە زۆر زۆر زۆرترە کە تا ئێستەکان لەسەریان حەساب کردووە. ژن نیوەی کۆمەڵە، ژن دەتوانێت دەنگی بێ. ئەوە نییە، ئەوە نیە ئێستەکانە لە مەدارس و لە مەکتەبەکان لە ترسی ئەوە کە ژن نیوەی کۆمەڵەوە و هاتۆتە دەرێەوە تەسمیمی خۆی گرتووە خەریکن بە دەرمانی و بە سەم مەسمومیان دەکەن. ئەوەندە دەترسێ و جمهوری ئیسلامی، بەڵام ئەوەندەش دڕندانە دەچێت بۆ ئەو مەسەلە. ینی معلومە کە لە هەمووی ئێراندا تەئسیری زۆر زۆر بووە. ژنانی بەلوچستان کە بە ندرەت ئێمە دەمان بیست، بەڵام شان بەشانی پیاوان هەموو جمعەیەک لە دوای نوێژی جمعە ژن و پیاو دێنە دەرێ و تەزاورات دەکەن و خۆ نیشاندانەکەن و دروشمەکانیان هەر ئەو دروشمانەیە کە کوردستان و بەلوچستان کە چاو و چرای ئێرانە ئەوە زۆر زۆر گرینگە کە هەم ژن و پیاوی ڕێکخستووە لە شەقامەکاندا، هەم ئەوەی خەڵکی کۆکردوتەوە خەڵکێکە ئەقەلیەت بە قەولی ئێرانیەکان ئەقەلیەتایەک و من دەڵێم میلەتایەک لەناو میلەتی ئێراندا هەیە کە میلەتی کوردە، بەلوچە، تورکە، چوزانم عەرەبە، هەمووی ئەوانە ژنیش کە میوەی کۆمەڵە ئەمانەی زۆربەی لە دەوری یەک جەم کردووە. باوجودی کە جمهوری ئیسلامی تەفرەقە دەخا، باوجودی کە جمهوری ئیسلامی 44 ساڵ حەولی داوە کە تەفرەقە بخاکە شتی ناشرین بڵێ بە ئەو میلەتانەی تر، بەڵام خەڵک گوێی نەداوە و زۆرتر بۆی ڕوون بۆتەوە ئێستەکە چەندە زوڵم چووە، چەندە زوڵم ئەچێت لە خەڵکایەکی کە ئەقەلیەتن، میلەتایەکی کە ئەقەلیەتن لە ئێراندا.
بە خاتری ئەوەی ژنن، بە خاتری ئەوەی زەحمەت کێشن، بە خاتری ئەوەی کە زڵمی نەتەوایەتیان لێچووە، بە خاترەوەی زڵم هەموو زڵمێکیان لێچووە وە ژنان 4 بەرابەری پیاوانی زڵمی لێ ئەچێتەوە، هەر لە بنەماڵی خۆیان لە کۆمەلگا و لە قانونی کۆماری ئیسلامی و لە هەموو سیستمەکاندا لە مەسەبی و هەموو شتێک ئەوانەی لێچووە، بەڵام ئێستەکانە بۆتە پۆتەنسیێلێک کە واقعان لێ ئەترسێت. جمهوری ئیسلامی لە شۆڕشی ژن دەترسێ، بە تایبەت لە کوردستان. بەڵای هاڕێ ئامین، من دوو پرسیارم بۆ دروست بوو لە ناو قسەکانتانە. یەکێکی باسی ئەوەتان کرد کە ئێستا مەدرسەی کچانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ژەهراویە بێت و ئەمە کارێکی تروریستیە لەلایەن خۆیانەوە. پرسیارێکی تری لەسەر ژنانی بەلوش بوو. پێم خۆشە ئەوە لەسەر ژنانی بەلوش قسە بکەین. ئەوەی کە ئێستا ژنانی بەلوش دوای ئەم هەموو ساڵە ئێستا هاتوونەسە خیابان و هەموو جمعەیەک وەکو جمعەکانی پێشووتر تێنە خیابان و شعار ئەدان ژیان ئازادی. ئایا ئەوانیش خاستەی ژنانی بەلوش هەر لابردنی پۆششە یام خاستەکانی تریان ئەوان جیاوازترە؟ ئایا ئەوانی وەکو ژنانی تەواو ئێران ئەو خاستەیانە هەیە یان بۆ یان ئەمە قەدەمێکی تازەیە لە بزوتنەوەی ژنان لە بەلوچستانە؟ ئەگەر بمانەوێ باسی بکەین. من پێم وابێ لە ژنانی بەلوچستان هەروەها وەکو ژنانی کوردستان زڵمی نەتەوایەتیان لێچووە، زڵمی ئەو زڵمانی کە ئێمە لە کوردستان چەشتومان نەشاید ئەوان زۆر 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 زۆرتریش، بە خاتری ئەوە ئەو شۆڕشەی لە کوردستان بەرحاڵ کە کۆمەڵا هێنایی و لە ئەوەڵەوە کە ژنی هێنا مەیدانەوە، دەبێ واقعان ئەوەش بڵێن کە ئەگەر کۆمەڵە نەبوایە و ئەو 44 ساڵە ئەزمموی شۆڕشی کۆمەڵە لە جەرگەی کوردستاندا نەبووایە و کە ژن نەهاتایەتە مەیدانەوە، ئێمەش بۆچی بۆ شاید لە ژنانی بەلوچستانیش خراپترمان لێ بقەومایە. بەڵام ژنانی دیارە لە بەلوچستان هەمیشە ئێمە کە مناڵ بووین کە شعرێک هەیە بە شێرانی بەلوچستان دەکوترێ بە مناڵیەوە ئەوە فێر ببووین کە بەلوچستانی واقعان مەسکەندی شێرانە لەوێ شۆڕش دەکردرێ، بەڵام کەمتر دەمان بیست کە ژن کچ بێتە سەر شەقامەکان و یا ئەوە بوو کە چوزانم ئێمە نە ڕۆژنامە بوو بیخوێنینەوە، نە تۆڕی ئینتەرنێت بوو، چوزانم نە جمهوری ئیسلامی خۆ ئەوانە نانووسێ، ئەوانە ئەو ئەعلامیانە نادا کە لە خەڵکی شۆڕژگەر دیارە ئەوە بووە بە باعیسی ئەوە شۆڕشی ژیان ئازادی کە ئەوانیشی ئێستەکانە هەموو جمعەیەک واقعان زیاتر لە باقی ئێران شۆڕش دەکەن. هەموو جمعەیەک ئەوان ئەوە نزیکی 6 مانگە کۆڵنەدەرانە هاتوونەتە سەر شەقامەکان. دیارە پوشش یەکشت دەمەوێت ڕوونکەمەوە، دیارەکە ئەگەر ژنێک هەر ئینسانێک نەکەرژن هەر ئینسانێک دەسەڵاتی بەسەر گیانی خۆی و لەشی خۆی و پوششی خۆی نەبوو، زۆر زەحمەتە بتوانێ ئەو ژنە سبحەینێ لە سیستمی سیاسی، لە سیستمی قەزایی، لە سیستمی چوزانم ئابووری لە بچێت کە لەسەر کار لەسەر ئیش لە بنەماڵە کە بتوانێ ئەو دیفاعە 100% کە ئێمەمانان نەتوانین بیکین ئەویش بیکە. بۆ معنایە کە تۆ زۆرت کرد لە ئینسانێک کە بە زۆر شتێکت پێتەحمیل کرد، ئەوە دەبێتە باعث ئەوە کە زۆر ئەم ئینسانە احتماد بە نەفس لە دەستدەدا، ئەم ئینسانە زۆر شتی تر هەیە لە دەستیەدا. یعنی خودی پوشەکە شاید لەچکەکە لە خۆیدا ئەمە معلومە شتێکی مهمە بۆ جمهوری ئیسلامی، معلومە ئەوە بۆ ژنان مهم، بۆ ئەوان ئەوەندە مهم نییە کە ئەوەندەی بۆ جمهوری ئیسلامی مهمە. ئەوە نێوان دێنە دەرەوە بەس زۆربەی کچان و ژنان دایەکەن لەچکەکانیان ئەب لە بەرامبەر ئەکسی خومینی و خامنەی ڕاوە دەستن و وە دەڵێن مەرگ بەر خامنەی، مەرگ بەر دیکتاتۆر. معلومە کە ئەم لەچکەیە بۆ جمهوری ئیسلامی بۆ سیستمی سیاسی مەسەبی کە سیاسی و مەسەبی تێکەڵە لەوێکانە، بۆ ئەوان ئەم کۆنە پەرستی و ئەوەیە کە دەیانەوێ لە لەشی ژندا ئەوان ئەو سیستمە دەبیننەوە.
کە وەختێک زانیان گیان و لەشی 50% ئەو خەڵکەیان 50% زیاتر خەڵکیان بەدەستەوەیە پێیان وابێ بۆ ڕۆڵەکەن جا هەر بۆیە ئەم لەچکە بۆتەش یونیفۆرم ینی لیباسێکی سەربازی بۆیە گرینگە لەسەری قسە بکردرێت و بکوترێن نەک خودی لەچکەکە لە خۆیدا معنی ئەوە کە تۆ دادەپۆشێ کە قژت دادەپۆشێ کە ئەتۆ لەژێر ئەو لەچکەوە چاوکە هەموو نوع لەش فرۆشیەکی قانونیان داناوە جمهوری ئیسلامی لە سیغەوە لە 1001 نەوە کاری ناشرین کە دەیکەن بەڵام لەژێر پەردەدا بەڵام وەختێک کە ژنێک دێت کە داوای حەقی خۆی دەکا داوای ئەوە دەکا کە لەش و بەدەنی خۆی مەسەلەن لە ئێراندا خۆ هەر لەچکەکە نییە مەسەلە ئیزدواجە مەسەلە ئەوەیە کە جیابوونەوەیە مەسەلە کە ئەوەیە کە مناڵت بتوانی بەعۆدە بگری کە وەختێک جیا ئەبیەوە مەسەلەی اقتصادیتە مەسەلەی ئەوەیە کە تۆ بتوانی ئیزدواجکەی بەبێ ئەوەی باوکت برات تەئیدیکە بەبێ ئەوەی شاهێدت ببێ خۆت دەبێ شاهێد بی ئەو خۆت و ئەو کەسێک کە ئیزدواجەکە 1001 نەوە بارير و1001 نوع کۆسپ و لە ڕسەر ڕێگەی ژنانی داناوە بە ناوی مەسەبە و کردوتی بە قانون بۆی بۆیە هەمووی ئەوانە دەزەداتە دەستی یەک ئەرێ پوشش وەختێک دەڵێن کە تۆ ئەو لیباسەت وەکو ژن بە پیاو ناڵێن دەڵێن ئەو لیباسەت عیبە معلومە هەمووی وجودی ژنانیان کردو بە عیب و ئیراد بەعیب و ئیراد فقط وەختێک کە ئەوان دەیانەوێ بەڵام وەختێک پێیان خۆش بێ لەگەڵ ژنێک بن پوڵەدەن سیغە دەکەن قانونیان بۆ دۆزیوەتەوە لەشی ژن دەفرۆشن و دەکڕن هەر ئەوەی ژن بە ژنە هەیە هەم ئەوەی کە چوزانم مارەی هەیە شیربایی ئێستاش لە زۆربەی جێگەکان ماوە داواکەن کە کچە لە لای خۆمان بە کوردی دەڵێن بنی ماوە یا چوزانم کچە باکرەیە بە فارسی دەڵێن ئەوانە ینی چی ینی ئەوەیە کە ژن دەسەڵاتی گیانی خۆی لە دەستی خۆیدا نییە ژنانی ئێران و بەلوچستان و کوردستان دەیانەوێ وەکو هەموو ژنانی تری دنیا دەسەڵاتی لەشی و بەدەن و پوششی خۆیان و ژیانی خۆیان و مستەقلبوونی خۆیان بەلحازی سیاسی قانونی اقتصادی ئابووری لەسەر پێی خۆیان بن هەمووی ئەوانە ڕەبتی بە یەکەیە ئەگەر کەسێک فقط یەکشت جیاکاتەوە لە ئەویتر بە بڕوای من ئەو بەحسە غەڵەتە ئەوە بۆ ئینسان هەیەک بەرحاڵ کە ڕۆشنبیرە و کە دەزانێ و کە دەزانێت بۆچی خەبات دەکات من پێم وابێ ئەکسەری ئەوانەی کە خەبات دەکەن لە کوردستان و لە بەلوچستان و لە ئێران نسلی جوانن نسلێکن کە واقعاً بە پێچەوانەی ئەو نسڵی کە شاید 40 ساڵ لەوە بەربوو بێ نوعێکی تر بوو بێت لە ئێران نتوانێت بچی مەکتەب بەڵام ئێستا ئەکسەری سەوادی هەیە ئەکسەری دەزانێ شت دەخوێنێتەوە و دەزانێت چی لە جیهاندا دەگوزارێ ئەمانش تەسیری هەیە معلومە تەسیری هەیە لەسەر ئەوەی کە تۆ دەڵێ بۆ مەسەلەن ستودنتی کە مەحەسلانی تر لە وڵاتانی تر ئاوان بۆ ئێمە نەتوانین مەسەلەن لە جمهوری ئیسلامی هەندە نییە کات 2-3 ساڵ لەوە بەربوو کە ژنانی ڕێژەی کچانی کەم کردەوەی خوێندکاران لە فیسیک لە شیمی لە چوزانم ئەوەی کە تۆ خەلەبان بی تەواوی ئەوانە بۆ چییە بۆ ترسە واقعاً جمهوری ئیسلامی ترسی هەیە لە ژن ترسی هەیە کە ئەو 50% زیاتر لە 50% کۆمەڵ جا لە هەچکوێیە کە دێتە مەیدان و شۆڕش دەکات واقعاً جمهوری ئیسلامی ترسی هەیە هەر سیستمی پاتریارکی و مەسەبیش ترسی هەیە بەڵێ زۆر سپات هاوڕێ ئامین ئەو قسانەی کە ئێوە کردان زۆر بە دروستی بوو لە یەکێک لە سایتەکانە یەک فعالێکی ژنان لە تەک بەشێک لە ژنان لە بەلوچستان بەنهێنی و توێژی کرد و ئەویش بە ناوی مستعارە و قسەی کرد بۆی کە ئەمنیەتیان نەکەفێتە خەجەر هەر کامێکیان ڕاو نەزر خۆیانیان لەسەر شۆڕشی ژینە باس کرد بوو توان و ئێمە مەحدودیەتی زۆرمان هەیە ئەوەی کە ئێستا ئەم شۆڕشە هەیە ئێمە زۆر دڵخۆشین چون ئاو گۆڕێک تێتە کایەوە کە ئێمەش ڕزگار دەبین لەسەر ئەوە وتی و بۆ نمونە لە بەلوچستانە گەشتی ئیرشاد نییە چون هەر پیاوێ بۆ خۆی گەشتی ئیرشادێکە و ئەگەر یەک کاری چکۆلەکەین ئێمە بەدەستی بنەماڵەکانمان دەکوژێ بۆ
بۆیە ئێمە تەک سوسیال میدیا ئاشنا بووین و لەوێ زانیمان کە دنیایەکی تر هەیە بجز ئەم دنیای کە ئێستا ئێمە بۆمان خولقاوە. مەبەستم بێژم ئەوەیە کە ئەو ژنانێک کە لە بەلوچستان تێکیانە قسە کراوە زۆر خۆشببینن بەم شۆڕشەوە وتیانە ئێمە نەمانزانیوە ئەم شتانە هەیە و ئێمە تا ئێستا استفادەمان لێ نەکرێت بەشێ لە بنەماڵەکان حتا ئیجازە نادەن کچەکانیان بڕنە مەدرسە بەشێکیان کە ئەچنە مەدرسە لەلایەن خەڵکەوە بایکوت ئەکرێت مەبەستمەوەی بێژم کە ئەوانیش خۆیان زۆر دڵخۆشن بەم شۆڕشەوە خۆیان لە هاوتەری ببینن لەم شۆڕشەی ژینادا و باسییان کرەوە کە ئێمە کاتێک چاوەکەین لە تەسویرەکان لە کوردستان و لە ئێرانە دەبینین کە ژنان چەندێ مقاومن و چەندێ لە بەرابەر شۆڕشدا بەردەوامن. ئێوە لە بەشێ لە قسەکانتانە باسی قوتابخانەکانتان کرد پێتان وایە ئەو کارەی ڕژم کە ئێستا لە قوتابخانەکانە دەیکات و ئاوا مەسمومیت دروستەکات بۆ کۆنتترۆلکردنی مەدرسەکان نیە چونکە خۆتان نەزانن قوتابیان لە سەرەتای شۆڕشی ژیناوە نەقشێکی ئەساسیان بۆ لەم شۆڕشەدا هەرەوەی کە مەدرسەکانە هاتنە دەرەوە و شعاریانەدا و ئەوان ناتوانن هەموو منداڵەکان ئەو کچانەی کە تەمەنیان کەمە بوونە زیندان بەڵام دەتوانن بەو ڕەوشە سەرکوبیان کەن پێتاوان نییە ئەمە بۆ کۆنتترۆلکردنی دانش ئاموزان و یان خوێندکارانە؟ بەڵێ من بۆ خۆم لە هەم لە میدیاکانی سوێد هەم لە تۆڕی سوسیال میدیاکانی خۆمدا بەس چەند زبان ئەوەم نووسیوە لە ئەوەڵەوە هەر کەسێک پێی وابێ کە تەوەهومی ببێت و ئەوە کە گوێ بدا بە کۆماری ئیسلامی و پێیان وابێ ئەمە کەسایەکە لە بووک و حرام و نازانم لە هێنەهایەکی گروپایەکی فاشیستی مەسەبی تر لە جمهوری ئیسلامیە نە جمهوری ئیسلامی خۆی فاشیستە خۆی ینی بۆ معنایە فاشیسم کە مەسلەی ئەوە تا کورد بەلوچ نژادەکانی تر و هەروەها ژنان ئەوە دەکات معلومە تەواوی ئەو مەدرسانەی لەو چەند مانگەدا کۆنتترۆل دەکا مەگەر ئێمە ماشینی پلیس و چزانم تانک و ئەوانەمان لە نزیک مەکتەبەکان و مەدارسەکان نادی کە بۆ ئەوەی سەرکوتیان کە نەهێڵن بێنە دەرێ وە شعار بدەن و خۆیان نیشاندن معلومەوە جمهوری ئیسلامی ئەوە دەکا معلومە ئەترسێت لەو کچانەوە دەیانەوە بەو نوعە ترس و خۆف بخاتە دڵی خانەوادەکان کە کچەکان نەهێڵن بچێتە مەدرسە هەروەکو ئەوەی کە خۆ خەڵکی بەلوچستان بۆ ئەوەی کۆنە دواکەوت و کۆنە پەرستە هی ئەوە نییە فقط بۆ خۆیان ئاوانی ئەوەی ئەو سیستمی ئێران ئیجازە دەدا ئەو ئەوانەی کە لە شماڵی تاران هەیە و ئەو هەموو چزانم لەوێکانە کە دەوڵەمەند هەیە و لەوێ کە ژنان هەتا قژیشیان نیشانەدەن و دەچن لە کافەکان دانیشن لەگەڵ کوڕە ڕفێقەکانیان ئەگەر ئەوەش ببوایە لە کوردستان و لە بەلوچستان و لە ئەو منتەقەی عەرەبە و ئەوانە ئەوەش ئاوا نابوو بە ئەو شێوەیە بەڵام یەستەکانە کە دەزانێت لە خودی مەکتەبەکان و مەدارسەکان کە مەدارس جێگەیەکە بۆ فێربوون بۆ چزانم بۆی کە تۆ ئینتلکچوێل بی ینی مستەقف بی ینی جێگەی فێرگەیە و دەترسێ لەوێکانە کە کچان فێرە بن کە لەوێکانە فێر بوون کە لەوێ شۆڕشیان کردووە کە لەوێوە دە هەڵقڵاوە ئەو شۆڕشە کە دیارە لە سەقز و لە کوردستان هەڵقڵا بەڵام دوایی ڕۆیشتە ناو دانشگاکان ڕۆیشتە ناو مەکتەبەکان حتا کچانی 11 ساڵە دەهاتە دەرێ و داوای حەق و حقوقی خۆیە کرد جایستەکانە بەو شێوە جمهوری ئیسلامی دەیەوێ واقعاً ژنکوژی دەکات ینی ڕەشەکوژی ژن دەکات کچان و کچانی لاوان مناڵ دەکوژێ خۆکوژتن هەر ئەوە نییە تۆ بنێژن هەر ئەوەی ئەو سیستمی دروست کردووە ئەو کارە دەکات ئێستەکانە بە شیمیایی بەسەم دەچێت خەڵ ئەو کچانە دەخنکێنێ و مەسمومیان دەکا ئەوەیە کە دەترسێت لەوەوە دەشێوێ بەو شێوەیە کە بیان ترسێنێ و کە خانەوادەکان کچەکان نەبەنە مەدرسە بۆ ئەوەی کە بڵێنەها ئەوەتان لێ دەکەین جمهوری ئیسلامی فەرقی نییە لەگەڵ بۆکو حرام و لەگەڵ تاالبان و لەگەڵ داعشی عێراق و سووریا هیچ فقەتینەکەی ئەوەی ئەمە دەوڵەتێکی 44 ساڵەیە کە داعشە خۆی ئەوە دەکات بەڵام بۆی خەڵکی کوردستان و ئێران و بەلوچستان و جیهان نابێ ئەوە قبولکەن لە جمهوری ئیسلامی پیان وابێ ئەوە گروپێکە
کەس نازانێ و لە ئاسمانەوە هاتووە ئەو سەممە دەڕێژێ. کێ دەتوانێت بچێت بۆ مەکتەبی کچان؟ کێ؟ هەر بۆ خۆمان نەزانین کە یەکدانە کەسی ناموو بڕوە بەوێدا دەیگرن، دەڵێن تۆ چکارەی لێرە. چۆن ئەوە شتی ئاوا خەڵک دەزانێ؟ هەر ئا لێرەوە کە تۆ ڕسمەکان و عەکسەکان ئەبینی کە چۆن مەدرسەکان ئەو هەیە کە جمهوری ئیسلامی لە هەموو منتەقەکانی جاشی هەیە چوزانم بە خەولی ئەو ژنانەی کە لە بەلوچستان کوتیانە لە هەموو جێگەیەک پاسەبان هەیە دەتوانێت گەر خودی جمهوری ئیسلامی نەبێ لە کەس و کاریش بێ. یعنی وانە هەر ئاوا کەسێک بڕوا و سەم بڕێژێ و کەس نەزانێ پێی ئەگەر جمهوری ئیسلامی خۆی نەبێ کە مسلمەنیش خۆیەتی کە تەرۆر بەو شێوە ژنان کچانی لاو تەرۆر دەکا بە سەم تەرۆریان دەکا بۆ معنای ینی وەحشەت ناکترین شت بەکاردێنێ. ئێمەرە وەختانە قسەمانە کرد کە لە سەدام و لەوانە کە کورد و ئەوە بۆمبا هیچ فەرقێکی نییە، ئەمە بە شێوەیەکی خەڵک دەکوژێ و لە بین دەبا. یعنی بە خااتری ئەوەیە کە ئینسان دەبێت زۆر لێرەکانە ئەوە هەمووی دەنگ هەڵ ببڕن هەمووی خەڵکی کوردستان و بەلوچستان و ئەوە کە دژی ئەوە ڕاببۆستنەوە دەبواە هەر ئێستا هەمووی ئێران بەهاتایەتە دەرێ و دژی ئەوە چونکە ئەو کچانە ئەو لاوانە دەبێ فێر ببن، دەبێ بڕۆنە مەکتەب، دەبێ هەر ئەوە ئیدامە بدەن ئەو شۆڕشە و دڵنیاشم ئیدامە دەدەن. جا ئەوە هزار و ئێستەکانە بڵێن 200 وا لێ کردووە، ئەوە 5,000 وا لێ کرد، ئەوە 10 وا لێ کرد، ئەی باقیەکەی خۆ ناتوانێت هەمووی ئەوانە لە بین ببە. بەڵێ هاوڕامین زۆر سپاس دەکەم هاوڕامین. ئەگەر بڕینە سەر پرسیارەکانم لەسەر 8 مارس بەڕای جنابزان تایبەتمەندی و جیاوازی مەراسمی 8 مارسی ئەمساڵ لەگەڵ ساڵانی پێشوە چییە بەڕای جنابچان؟ جارێکە زۆر لێرەکان لەبەر ئەوەی کە ژنانی شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینە یەسەکانە وا شکڵی گرتو وا خەڵکی ئاگا کردوتەوە، ژنانی ئاگا کردوتەوە، لاوانی ئاگا کردوتەوە بە مافەکانی خۆیان، بە چوزانم سەرنەویشتی خۆیان و ژنانی ئەو سەری کوتمان سیستان و بەلوچستان و ئێران و کوردستان و هەمووی لە وڵاتانی تریش حتا لە وڵاتانی تریش کە لێرە مەسەلەن لە سوئێت کە باسیەکەن کە ژنان لە ژێرچەتری کۆماری ئیسلامیدا دێنە دەرێ دژی جمهوری ئیسلامی و دژی ئەو بەربەڕیە ڕادەوەستنەوە، چۆن ئێمە لێرەکانە لەو ئازادی ئیسفادە نەکەین کە بۆ خۆمان شۆڕشکی و خەباتکەین بۆ ئازادی خۆمان بۆ مافەکانی خۆمان. یعنی مەبەستم ئەوەیە ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی تر فەرقەکەی زۆر زۆرە ئەوەیە کە ئەو نیروە عەزەمەتەی ژن کە هێناویەتە سەر شەقامەکان کە ئەو کۆمەڵگایە ئەو جمهوری ئیسلامیە ئەو قانونە ئەو سیستمە مەسەبی کۆنەپەرستی ئیسلامیە وای کردبوو کە ژن هەمیشە نیوەی ئینسانە و ژن ئەو پۆتەنسیەلی نییە و ژن ئەو حەقەی نییە و دەبێ خانەوادە بۆی بنووسێ ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە کەسێ باوکی برای مێردی یا کوڕی ئێستەکانە کە ژن دەزانێت کە ژن نیرویەکە لی دەترسێ سەمباوی دەکات. جا بۆیە فەرقەکەی لێرەکانەدا ئەوەیە کە پێم وابێ ئەو ئاگابوونەوە بە مافەکان و بە ئەو هەستە و ئەو تێگەیشتوویە و ئەو هەستە بەوەی کە پشتیوانی شەیە پشتیوانی لە ئەو چۆڕشە هەیە. مەسەلەن هەر ئەوەی کە بەداواکردنی زۆربەی ژنانی کوردستان من بۆ خۆم دەست پێشخەری گروپێکمان بووم کە گروپێکی ژنانمان سازداوە دروست کردووە لە سوئێد لە ستۆکۆڵم بە تایبەت و پلاتفۆرمی ژنانی یەکسانی شۆڕشی ژینامان دروست کردووە و 8 مارس قرارە ئەلامی موجودیەتکەین لێرە لە وڵاتی سوئێد و نزیکی 20 خاڵێکمان نووسیوە کە داوا دەکەین لە هەر
سیاست مەدارێک وە لە هەر سیستمێک کە دروزە بێ لە ئێران و کوردستان کە مافەکانی سەرەکی ژنان و کچان و مناڵان بە تەواو بەڕسمیت بناسرێ. ساڵان مەسەلەن ئەو یەکگرتوویە نەبوو، زۆر شتی تر دەهات ڕێگر بوو، بەڵام حتا لێرەش لە دەرەوەی وڵاتیش لە ئەکسەری وڵاتەکانی دنیا ئەوە هەیە کە ژنان یەکەکەون. مەسەلەن هەر ئەوەی کە لە سەرەتادا ئاماژەم پێدا کە بۆ 8 مارس ئێمە ڕێکخراوەیەکی من هەمەکە بۆ نەژنی لەش فرۆژ نەژنی ژێردەستەی ناوەهی فەڕەنسەویە هەر لەوەدا ئیعلاممان کرد ئێمە 8 مارس لە بەردەمی پارلەمان بۆ دیفاع لە ژنانی کوردستان و بەلوچستان و ئێران و ئەفغانستانیشمان تێخستوە، چونکە وەزعی ژنانی ئەفغانی زۆر 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 خراپە و نزیکی 14-15 ڕێکخراوەی ژنان و محەسڵانی دانشگای ستۆکۆڵم داوایان کردووە گروپەکانیان یا ڕێکخراوەکانیان کە ببن لەگەڵ ئێمە. ینی ساڵان ئاوان نەبوو. مەبەستم ئەوەیە ئەوە بڵێم کە لێرەوە هەتاوەکوێ بەلوچستان و سیستان و کوردستان هەمووی خەڵک یەکدەنگە بەنەوعەیەکە ئەوەی کە ئاگایە ئەوەی کە دەوێرێ دیارە کە زۆر خەڵکی ژنێستە نەهاتۆتە دەرێ ئەو نیروە عەزەمەتەی کە دەبێتە بێتە دەرێ و ئەو دیفاعی خۆی کە لە ژنان و لە کرێکاران و لە چوزانم ئازادی بەیان و ئازادی و دموکراسی و مافی مرۆڤ هەمووی نەهاتۆتە دەرێ. بەڵام هەر ئەوە یەکجار زۆرە کە ئەو هەموو شعار و ئەو هەموو دروشم و ئەو هەموو تەزاورات و ڕێخستنە دەبینین کە چوزانم کرێکارانی ئەکسری شرکەتەکان ئەوەش ئەو شۆڕشەی ژینا و ژنجیان ئازادی بۆ تەباعیسی ئەوەی کە شۆڕشەکانی تریش زۆرتر ببێ ئەو کرێکاران و چوزانم و ئەوانەش زۆرتر بێنە دەرێ ینی تەسیری بێحەد زۆرە. ینی هەر ئەوە کە جێگی واخەن خۆشحاڵیە و سەربەرزیشە کە خەڵک باوجودی ئەوەی دەزانن کە دەڕۆنە دەرێ نازانن کە شەو ئەگەڕێنەوە، بەڵام هەر شۆڕشی خۆیان دەدەن و هەم دروشمەکان و هەم مەسەلەی ژنجیان ئازادی بۆتە ئەسڵەن یەک شۆڕشی گەورەی جیهانی. بەڵێ هاوڕێ ئامین، ئێوە لە بەشی لە قسەکانتانە باسی دروستکردنی پلاتفۆرمێکتان کرد. چۆن بۆ فکرتان لەوە کردە و کە ئەبیان پلاتفۆرمە دروستکەن بۆ ژنانی ڕۆژهەڵات؟ دیارە کە ئەو شۆڕشی ژنجیان ئازادی و شۆڕشی ژینا هەروە ئاماژەم پێدا وای کرد کە ئینتزارەکانیش لە ئێمەمانان زۆرترە کە ئینسان دەتوانێت و دەنگی هەیە و ئەوە بۆیە من هەر تەماسم هەیە لەگەڵ ژنانی کوردستان لە ناوەوە لە دەریشەوە کە داوایان کرد کە ڕێکخستنێک کرێ بۆ دیفاع لە ژنان. منیش کوتم ئەگەر ئێستا نەکردرێ قەت ناکردرێ. جا هەر ئێمە بۆیە ئەدەیەک لە ژنانی شۆڕژگێر و ئازادی خواز لێرەکانە بووینەوە دیارە زۆر زۆر گەورەتریژە بێت لە باقی وڵاتەکانی تریش هەر ئەو پۆتەنسیێل و تەندەنسە هەیە کە ئەو کارە بکردرێەوە. هیوادارم کە لە هەموو وڵاتەکان ئەوە بکردرێ کە ئێمە بتوانین زەختیش بکەینە سەر ئەو سیاسەت مەدارانی کە ئەمڕۆکە خۆیان بە دمڕاستی شۆڕشی کوردستان دەزانن، بەڵام ژنیان هەر کەم لەگەڵە و حساب ناکەن و ئەگەر ژنهایەکیشیان لەگەڵ زیاتر و پیا و فکرەکەنەوە هەتاوەکوێ وەکەوەی کە لە دیفاعی تەواو بە تاو مەعنا لە دیفاع لە مەسەلەی ژن بکەن بۆ ئەوەی کە مەسەلەی مافی ژنان، مافی مرۆڤی، مافی یەکسانی، مافی اقتصادی، مافی ئەوەی کە ژن ببێت لە ناو سیاسەدا بە ئەندازەی پیا و 50-50 ببێ ئەوانە ناکوترێت. دیارە زۆر گرینگە لە هەر شۆڕشێک کە دەکردرێت لە سەردەمەکەیەوە دەبێتەوە تەعینیکەی چیت تەوێ دەتەوێت بەرەوچۆ بڕۆی. ئەگەر ئێستا نەکوترێ ناکوترێت، چونکە چاوکەتەوە لە شۆڕشی ژنانی سۆسیالیستی و چەپی وڵاتانی ئەوروپا و ڕووسیە و ئەوە لە خودی ئەم سوئێدا لە 1970-80کاندا ینی لە 150 ساڵ لەوە بەردا داوای ئەوەیان دەکرد کە حەقی ئابۆرژن ینی حەقی سقتی جنین یا لە باربردن حەقی ژن خۆی بێت. داوای ئەوەیان دەکرد کە کچێک
تەجاوزی پێ بکردرێ یا ژنێک کە نێوێ مناڵی ببێ حەقی بەرگریکردنی ببێ یعنی دەوڵەت ئەوەی بۆ تەمین بکە یعنی لە مەکتەبدا بەشێک لە دەرس مدارس ببێت کە چۆن تۆ ئاگاد لە خۆت بێت چۆن مناڵت دەبێت چۆن کوڕ دەبێ ئاگای لە ژن بێ و لە وەختی مناڵ بووندا و لە وەختی کە چوزانم لە زیندگیدا و لە وەختی حتا لە کە حامی لە بووندا و لە تاوی ئەوانە لە وەختە داوا دەکردرا من پێم وابێ خەڵکی ئێران و کوردستان دواکەوتوتر لە 150 ساڵ خەڵکی ئێرەکانە نین چونکە زۆر شت دەکەن لەوێ بەدزیەوە زۆر شت دەزانن کە بەدزیەوە بەڵام بە ئاشکایی دەبێ خەڵک ئەوە فێر بێ دەبێ ئەوانە زۆر گرینگە ئەوە مافیەوەت ببێ کە خۆت بڕیار بدەیت شوو بکەی خۆت بڕیار بدەیت جیابیتەوە خۆت نەتفرۆشن ژن و کز نەفرۆشرێ ئەمە مەسلەی قەتڵی ناموسی و مەسلەی بە زۆر بەشودان و مەسلەی ئەزدواجی مناڵان دەبێ بەتاومەعنا ئەوانە مەمنوع کردرێ ئێمە ئەو شتە بەدیهیانە کە واقعاً بەدیهین لە وڵاتانی حتا کە بڕژوە دموکراسین جا ئەگەر ئەو حیزبە سیاسیانەی کوردستان بەتایبەت کە ساڵەهاشە شۆڕشیان کردووە دەم لە ئازادی و دموکراسی دەدەن ئەگەر دەم لە مافی تاک بەتاو مەعنا ئازادیەکانی تاک نەدەن هیچ وەخت دموکراسیش نابێ هیچ وەخت ئازادی تەواو مەعنا نابێ حەدیقل بۆ نیوەی کۆمەڵ کە ژنە جا بۆیە ئەوە زۆر گرینگە کە خەڵک بزانێ ئێمە لێرەکانە لە ئەوروپا ئێمە فقط پشتیوانین ئەوانن لەوێ تەعینیەکەن ئێمە دەتوانین لێرەوە ئەو زەختانەکەینە سەر سیاسەت مەدارەکان لە ئێران و لە کوردستان و خەڵک بتوانێ بڵێ بزانێت کە لێرەکانە هەیە کەسان هەن کە دیفاعەکە لە مافی ئەوان بەڵام ئەوەیە کە خەڵکی کوردستان خۆیان سبحینە بڕیارەدەن لەسەر سەرنەوشتی خۆیان دەبێ بەوە بگەن ئەگەر لە کوردستان مەسەلەن شۆڕش کراوە و ئازادیەکەیەوە لەوێکان نەچوزانم پارلەمانێکەیە ئەگەر بوویا لە پارلەمانی ئێران لە مەجلیس کە دەبێت 50% ژن بە 50% پیاو بە تاو معنی ئەگەر بزانین دادستان هەیە بە ئەندازەی پیاو دەبێ ژنیش ببێ کە چوزانم کاردمن هەیە کە چوزانم ئەوانەی کە کارکوونی باڵان چوزانم ئەوانەی کە ڕیسن بە ئەو ئەندازەی پیاو هەیە دەبێ ژنیش ببێ و بە حقوقی بەرابەر ئەوەندە کە پرۆفسۆر هەیە هینی پیاو و ژن مەدرسەی ژنان و کچان و مناڵان دەبێ بەیەکەوە ببێ دەبێت سیستمی ئاپارتاید لا بچێ ڕووسەری بە تاو مەعنا نەمێنێ بۆ مناڵانی ژێر 18 ساڵ بۆ ئیزدواج مطلقاً لە 20 ساڵەگیەوە ببێ و هەمووی کچان و کوڕان بتوانن بچنە مەکتەب تا سنی 20 ساڵەگی بۆی بەر بە ئیزدواجی مناڵان بژیردرێ بۆی بەر بە کۆنەپەرستی و قەتڵی ناموسی و شەرەف و ناموس بژیردرێ ئینسانایە کە دەچنە مەکتەب و مەدارس شت فێر بن نەک مەسهەب فێر بن مەسهەب هەموو من ڕێزمەیە بۆ هەر کەسێ مەسەبیە بچێ لە مزگەوتی خۆی بیکات بچێ لە ماڵی خۆی نوێشکات مەدرسە و مەکتەب و جێگەی کار جێگەی ئەوانە نییە ئەوانە زۆر گرنگە چونکە خەڵکی ئێران بەڕاستی خەڵکێکە کە زۆر پێشکەوتووە لەو لە حازانەوە کە دێن بۆ وڵاتانە ئەسڵن وەکو وڵاتانی عەرەبی و یا تورک و ئەوە نین کە دێن خەریکی هینی مەسەبن بەڵکە لێرە دێن شت فێرە بن دکتوری و ددان پزیشکی و نازانم ئەوانە جا بۆیە کە ئەو پۆتەنسیەلە هەیە لە خەڵکی کوردستان و ئێران و بەلوچستان فقط ئەگەر مەوداکەی ببێ و بۆ ژنان بەتایبەت بەڵێ زۆر سپاس هاوڕێیامین لە چەند هەفتەی ڕابردوودا ئێوە سەردانی حزبی چەپی یونانتان کرد لەوێ باستان لەسەر دەور و نەقشی ژنان و شۆڕشی ژینا کرد هەڵسوکەوتی ئەوان بەرامبەر بەم شۆڕشە چیەوە چۆن ئەڕوانن بەم شۆڕشەدا بەڵێ من هەفتەی پێشوو بوو لە ئاتێن بووم لە یونان بە داعوەتی حیزبی چەپ و ئەوە کە ئەوەڵ لە کۆنفرانسێکدا لەسەر مەسەلەی شەڕ و ئاشتی و کۆنفلیکت چۆن شەڕ دروست دەبێ و کێ دەیکاو و دوای ئەوەش ئەم وەزعەتەی کوردستان و ئێران و کولەن شۆڕشی ژینە دیارە پشتیوانی زۆر هەیە هەتاوەکوێ ئەوە کە یانی زوار و فاکیس کە ڕاهبەری ئەو حیزبەی مێرای ناوە مێرا 25 کە خۆی یانیس
پرۆفسۆری اقتصادە و مینیستەر یا وەکو بڵێن وەزیری اقتصادی ئەو وڵاتە بوو وەڵام 2005 ئەو کوتی من نامەوێت خەڵکەکەم خەڵکی یونان بفرۆشم بە ئەو ترۆیکان ینی بە بانکەکانی جیهانی و بە بانکی ئوروپا خصوصی سازی بکەم بۆ ئەوەی کە بانکەکانی وڵاتی ئێڤرۆوانەی وڵاتانەی ئوروپایی کە ئێڤرۆیان هەیە ئەو خەڵکە بفرۆشێت جا لەبەر ئەوە هاتە دەرێ لە سیریتسا حیزبێکی تری چەپەکە یاستا وەک سوسیال دموکراتی لێ هاتووە بەڵام ئەمان بەشی سوسیالیستەکەی نێوە نۆ ئەندام پارلەمانیان هەیە باوجودەوەی کە حیزبێکی تازە دروست کردرا 4 ساڵ لەوە بەر نۆ ئەندام پارلەمانیان هەیە و ئێستەکانە دوو مانگی کە بازم ئینتخاباتیان هەیە و هیوادارم زۆرتر بن بەڵام زۆر پشگیری شێلگیرانە واقعاً پشگیری شۆڕشی ژینابوون و من هەر شتێکم نردووە بۆ یانی زوار و فاکیس کە لە پارلەماندا باسی بکات هەتا ئەو تۆهمهایەک لە چەپی ئوروپادا هەیە کە چونکە ئەمریکا ئەمپریالیستە چونکە وڵاتانی ئوروپا زۆر بەیان ئەمپریالیستن دەرنەتیجە ئێمە دەبێت پشگیری ئێران بکەین من ئێستا بۆ 5-6 وڵاتی ئوروپا چوم و 2 هەفتەی تریش ئەچم هەم بۆ نۆروێژ بۆ فەڕەنسا و ئەم هەفتەی کە دێت دەچم بۆ ئاڵمانیش بۆ 3 ڕۆژ بۆ کۆنفرانس لەسەر شۆڕشی ژنجیان ئازادی بۆ هەمووی ئەو وڵاتانە داوت کراوم لەلایەن پارلەمانەکانیانەوە لەلایەن ڕێکخراوەی مافی مرۆڤەوە کە من لەوەکانە تا ئێستا ئەوم کتۆوە ئەوە ژەڵم جمهوری ئیسلامی خۆی دانێک لەو ئەمپریالیستانەی منتەقەیە جمهوری ئیسلامی بەدەستی خۆی خەڵکی خۆی دەکوژێ ئەمریکا نەهاتووە دەتوانم من خۆم ئەرێ دژی هەموو نەوعە چەشنە دەوڵەتایەکم کە بێن تەداخولکەن لە سیستمی سیاسی داهاتوی ئێراندا بۆیە من نە بە کوڕیشا نە بە هیچ کەسێک لە ئوروپاوە کە بێت لەوێکانە ببێت بە ئۆپۆزیسیۆن و ببێ بە ڕەهبەر دەبێت خەڵک لەو ڕەهبەرانە بن کە خۆیان کرێکارن زەحمەتکێشن کە لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیدان ئەمڕۆ سبحینە دێنە دەرێ سبحینە دەتوانن شۆڕشە بەدەستەوە بگرن ئەم کەسانەی تر لێرەوە نا بۆیە نەخشی ئێمەمانانێت لێرە زۆر گرینگە کە ئەم حیزب و سازمانە چەپانە حتا هی ڕاستەکانیش پێیان بێژی نا خەڵکی ئێران ئەمریکایان ناوێت کۆمەکی ئەمریکایان ناوێت کۆمەکی ناتۆ کۆمەکی بریتانیایان ناوێت ئەوان خۆیان هەستاون ئەوان دەیانەوێ بڵێن کە جمهوری ئیسلامی خۆی دیکتاتۆرە خۆی ئەمپریالیستە چونکە لە سووریە لە عێراق لە لوبنان ئەوە لە یەمەن لە زۆربەی ئەو وڵاتانە جمهوری ئیسلامی نەخشی منفی هەیە میلیتاریزە دەکات ئەوە تۆپ و تانگەنێرێ بۆ رووسیە دژی خەڵکی ئوکراین ئەوانە تەواوی دەبێت ببێژرێ بۆ ئەوەی ئەم چەپانەی کە کۆن ئەمانەی کە ستالینیستین لێنینیستین لەم وڵاتانە کە چوزانم ترۆتسکیستین ئەمانە یەستەش لەو باخەدان کە ئەمپریالیزم فقط ئەمریکایە فقط وڵاتانی ئوروپایە ئێستا بەوە نەگەیشتون کە ئێران و تورکیە و سعودی عەرەبی و قەتەر و عەرەب میرات و تەواوی ئەوانە دژی ئینسانن دژی حتا ئەم سیاسەتانەی چوزانم دموکراتیکی وڵاتانی ئوروپاییشن ئەگەر سبحینە قودرەتیان بێ چونکە زۆر ئەوانە لاوازن یعنی بەر لەوەی من بچم 2 هەفتە لەگەڵ سەفیری ئێران دانیشتبوون کوتم بۆ دانیشتون ئەگەر دانیشتون کوتان بۆ ژیناتان کوشت وتان بۆ بەدەستی خۆتان ئەم هەموو نزیکی 600 نەفەرتان تا ئێستەکانە ئەعدام کردووە یا کوشتوتانە 70 چەند نەفەرێکی زیاتر مناڵانی ژێر 18 ساڵە آخر کوتم بڕۆن قسەیان لەگەڵکەن بەڵام ئەوانەیان پێ بڵێن یعنی ئەو بۆیە نەخشی ئێمەمانان زۆر گرینگە ئەوان واقعاً بەوە گەیشتن ئەم جارە ئامینە تۆ ڕاستەکەی دەبێت بچی بۆیان شیکەیەوە
تەجروبەکانی خۆیاتیان پێ بڵێ کتێبەکەشم کە بە چەند زبان هاتووە لەوێدا لەسەر مەسلەی کوردستان و کوردم نووسیوە لەسەر مەسلەی جمهوری ئیسلامی نووسیوە لەسەر زۆر مەسایلی ژنانم نووسیوە ئێستا بە 5 زبان هەیە کە ئەوەژە خوێندنەوە تۆزێک ئاسانترە کە بەرحاڵ تەجروبە و ئەزمموی خۆمە من تاریخم ننووسیوە بەڵام ئەوانە تەسیری هەیە کە بەرحاڵ بۆیە منیش کە دەڕۆم بۆ ئەم وڵاتانە ئێستاکە بۆ ئاڵمانە دووجار بۆ ئاڵمان هەفتەی ئەوەڵی مانگی چوار لە پارلەمانی فەڕەنسا و لە پارلەمانی ئوسلۆ لە وڵاتی نۆروێژ تاوی ئەوانە داوەتیان کردووەوە قرارە پشتم بۆ ئەمریکا بۆ نیویۆرک لەوێکانەکە ئەو ڕێکخراوەی کە کتێبەکەمیان مافی مرۆڤ کە دەستیان بۆ کتێبەکەم تەرجمە بێتەوە بە ئینگلیسی بە ئاڵمانی ئەوانی شەروەها زۆر بەدەربەستی شۆڕشی ژینا و خەڵکی کورد و شۆڕش و شۆڕشی خەڵکی کورد هەن و دیارە بۆیە منەڵم خەڵکی کوردی چونکە ئێمە هەمیشە زڵممان لێ چووە هەمیشە بەدەستی و دوو حساب کراوین ژنیشین بەدەستی سێ و چوار حسابەکرین جا بۆیە دەبێ بە حیزبە چەپەکانی خۆمان بە حیزبە ڕاستەکانی کوردستان بە هەمووی دنیا بڵێن کە ژن ئێمە ژنی کوردستان ئێمە ژنی کورد خۆمان خەباتمان کردووە لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژاوە ئێمە خەباتمان کردوە تا باکوور و باشوور بۆ مافی ئینسانی خۆمان بۆ مافی نەتەوەمان بۆ مافی کرێکاران و زەحمەتکێشان و هیچ وەخت کرێکار و زەحمەتکێش ڕزگار نابێت تا ژن ڕزگار نەبێت دەبێ نیوەی کۆمەڵیش ڕزگار بێ بۆ ئەوەی ئەویش بتوانێ لە سیستمی سیاسی قەزایی هەموو شتێکدا شرکتکە ئەینا دموکراسی ئەسڵەن مەفهومی نییە ئەسڵەن ناتوانێ وجودی ببێ کە نیوەی کۆمەڵی لەگەڵ نییە جا کوردستانە بەلوچستانە سوێدە ئێرانە ئەمریکای فەرق ناکە ژن دەبێ لەگەڵ ببێت جا بۆیە من ئەڕۆم کە ئەوانە لە کۆنتاکتەکانی خۆیاندا ئەوانە کە بتوانن ئەو دەنگە بن هەتا دەنگ زۆرتر بێ قەویترە بین پێم وابێ بەڵی زۆر سپاس هاوڕامین من پرسیاری زۆرم ماوە بەڵام کاتی بەرنمەکەمان بەرەو کۆتاییە چێ زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی ئەگەر قسێکتان هەیە وەکو کۆتایی ئەتوان لە چەند دقیقە ئیشارەی پێ بکەن فەرموو منیش لە کۆتاییدا زۆر سڵاو ڕێزم هەیە جارێکی تر بۆ جەنابتان و بۆ کارکنانی بەڕێزی تێوێ کۆمەڵا و بۆ هەموو بیسەران و بینەران و ڕۆژی جیهانی ژن پیرۆزبایی دەکەم لە تەکتەکی ژنانی کوردستان و ئێران و بەلوچستان لە تەکتەکی ئەو ژنە شۆڕژگێرانەی کە لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدا و هەروها پیاوانی شۆڕژگەر کە واقعان معتەقدن و مبارزەیان کردووە بۆ یەکسانی بۆ ئازادی و هیواداریشم ئەم ساڵ 8 مارس ژنان و پیاوانی تێکۆشەر لە هەموو بەشەکان بێنە دەرێ و لەسەر شقامەکان و شێرگیرانە داوای مافی بەرابەری و یەکسانی ژنان بکەن کە دروشمیانەوە بێنتانی وەی کۆمەڵ ڕزگار نەبێ ناتوانێت هیچ کۆمەلگایەک ڕزگار ببێت دموکراسی ناتوانێت وجودی ببێت دەبێ ژن بۆ خۆی دەسەڵاتی بەسەر لەش و گیان و اقتصاد و ئابووری و وەک دایکێک وەک هەمووی ئەوانە دەبێ ئەو حەقی تەواو معنا خۆت ببێ و بڕیار بدەی جا ئەو وەختە دەتوانین بڵێن کۆمەلگامان ئازادە دەتوانین بڵێن ئەرێ ئێمە بە تاوا معنا خەریکین ئازاد دەبین دیارە لە ژێر جمهوری ئیسلامی ئەوانە ممکن نییە بەڵام گرینگە کە بکوترێ گرینگە هەر ئێستا ئەو چرا سەوزە بدرێت بە حیزبە سیاسیەکان هەر کەسێکن کە بڵێن ئێمە ژنانی ئێران و کوردستان و بەلوچستان ئێمە نیوەی کۆمەڵین ئێمە مافی تایبەت مندەکانی خۆمان هەیە دەمانەوێ و لە UN و لە سازمانی ملەلی متحیدە نێونەتەوە یەکگرتووەکان لەوێدا ئەو قانونانە هەیە کە مافی ژن مافی مناڵ مافی مرۆڤ تەواوی ئەوانە زۆر بەرهەقەوە دەبێ ئەوانە ئیزرا بکردرێت و هیواداریشم ئەو شۆڕشە هەرچی زووتر بەسەرنجام بگاو و کۆمارە ئیسلامی نەمێنێ ئەو کۆمارە ئینسان کوژە هەر بژین و ژن ژیان ئازادی و هەر بژی بۆ 8 مارسیش مەبارەک و پیرۆز بێ لە هەموو لایەک
بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ ئامین کە بەشدار بووی. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئامینە کاکە باوە سیاسەتمەدار و چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی تایبەتمان بە بۆنەی 8 مارس بەشدار بوو. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و چاوپێکەوتنێکی دیکە ماڵاوە.